نەخۆشی سیل سێبەری مەرگ. کۆنفۆشیۆسیەکان دەڵێن عەقڵی سەلامەت شوێن جەستەی سەلامەت دەکەوێ. بەو پێوەرەی ئەوانەی بەرامبەر جەستەی خۆیان بێ ئاگا و بێموبالاتن با پێی پێناسەکەی کۆنفۆشیۆس نەک بە ئاگانین، بەڵکو فکریشیان دەچێتە سەر ڕێڕەوی جەستەیان. گەر بە لاپەڕەکانی مێژوودا بڕۆیت هیچ سەردەمەیەک نادۆزیتەوە کە مرۆڤایەتی باجی پیسی نەدابێت. هەر کاتێک ژینگە، جەستە، خۆراک تەندروست نەبوو، ڕۆژانە دەبێت پێشوازی لە ناوی نوێی نەخۆشی بکەیت و زۆر جار دەرفەتی هیچت نادات و لەگەڵ خۆی دەتبات. ساڵی 1882 زانای ئەڵمانی ڕۆبێرت کوک جاڕی نەخۆشیەکی کوشندەی بە ناوی سیل با گوێی مرۆڤایەتی دادا کە فاکتەرەکەی باهۆی بەکتریای مایکۆباکتریەم توبێرکۆلۆسیسە. ئەم بەکتریایە وەک دەوڵەتێکی زلهێزە کە هێرش بکاتە سەر وڵاتێکی بچووک. گەر ئیرادە و بەرەنگاری بەرامبەری نەبێت زۆر دەرفەتی ژیانت نادات. ئەو نەخۆشیە لە سەرەتای دەرکەوتنیەوە وەک هەورە بروسکە خێرا بوو لا بڵاوبوونەوە. بە ماوەیەکی کەم ئاسیا، ئەفریقیا، ئەوروپای ڕۆژهەڵاتی گرتەوە. نیشانە دیارەکانی نەخۆشیەکە: هەستکردن بە ماندوێتی زۆر و ناتەواوی لاشەیی، تەنگە نەفەسی، دابەزینی کێش، تای بەرز و زۆر، ئارەقکردن، ئازاری سنگ لە کاتی هەناسەداندا و کۆکەی زۆر و بەردەوام کە زۆر جار هەست بە خوێن دەکرێت لە پاڵیدا، نەمانی ئارەزووی خواردن. جۆرەکانی سیل: یەکەم، سیلی ئاشکرا یان هەست پێکراو. ئەم جۆرە لە نەخۆشی سیل بە تەواوی زاڵبوونی بەکتریاکەیە بەسەر سیستەمی بەرگری کەسەکە و نیشانەکانی زۆر بە بەهێزی تێدا دەردەکەوێت، ڕادەی مردنی بەرزە. دووەم، سیلی شاراوە یان هەست پێنەکراو. ئەم جۆرەیان نادیارە بەهۆی بەهێزی سیستەمی بەرگری کەسەکە. ئەمە دەبێتە هۆیەوەی بەکتریاکە نەتوانێت گەشە بکات و پەرە بسێنێت، بۆیە زۆر جار بەبێ هەست پێکردن بەکتریاکە لە ناو دەچێت. ڕێکارەکانی خۆپارێزی: دوورکەوتنەوە لە کەسی توش بوو بە نەخۆشیەکە، دابڕانی ئەوانەی هەڵگری بەکتریاکەن لە کەسانی سات، بەکارهێنانی دەمامک و دەمبەست لالایەنە و کەسانەی هەڵگری نەخۆشیەکەن بە مەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی، پاکڕاگرتنی ژینگە بە گشتی و ژینگەی ماڵ بە تایبەتی. ئەو کەسانەی ئەگەری توشبوونیان زیاترە پێکدێن لە سەرجەمە و کەسانەی سەرچاوەی خواردن و خواردنەوەیان پاک نییە لە پاڵەمەشدا خاوێنی ڕاناگرن ئەگەری توشبوونیان بەرزە. ئەوانەی نەخۆشی شەکرەیان هەیە، ئەو کەسانەی تووشی نەخۆشی ئایدز بوون، کەسانی ئاڵوودەبوو بە مادە هۆشبەرەکان و ئەو کەسانەی بەرکەوتنیان هەیە لەگەڵ کەسانی توشبوو بە تایبەت دکتۆرەکان. نەخۆشی سیل کە لە کۆندا بوو بە مۆتەکەیەکی گەورە، بەڵام مرۆڤایەتی لەو جەنگەدا نەدۆڕا و شەڕی کرد، بۆیە لە ڕێگەی پێکوتەوە توانی لە خاڵە لاوازەکانی نەخۆشیەکەەوە هەنگاو بنێت و ڕوبەڕووی ببێتەوە. سەرنجام چارەسەری ئەو نەخۆشیە دۆزرایەوە کە بە هەزاران کەسی لە دنیادا کردە ئامانج. ساڵانە لە زۆربەی وڵاتان لە خوار تەمەن 5 ساڵ پێکوتەی BCG لە ڕێگەی دەرزیەوە دەدرێت لە منداڵان. لە ئێستاشدا هەمان هێرش بۆ سەر مرۆڤایەتی بە ئەنجامی هەمان ئەو هۆکارانە بوونی هەیە لەلایەن کۆڕۆنا ڤایرۆس. بۆیە دەبێت بە هەمان ڕێکارەکانی سیل مامەڵەی لەگەڵ بکرێت تا چارەسەرەکەی دەدۆزرێتەوە، چونکە ڕۆژێ ئەم نەخۆشیەش وەک سیل دەچێتە مێژووەوە.